بە هومێدی خوددا و ئیسا مەسیح. جەنابی ئەدونیا لێرەن؟ بزانن کە گەورەم مەسیح وتی ئەم دنیایە هەر وەکو پردێکە کە ئێوە دەگەینێتە ڕۆژی پەسڵان کەوایە لێ تێپەڕبن و دڵی پێخۆش مەکەن. سامانی دنیا فریوتان نەدات و سەختیەکان ئیمانتان لەرزۆک نەکات. هەرچۆن بێ ئەم دنیایە تێپەڕ دەبێت و ئەڕوات و ئەوەی تا دوایی لەگەڵتان دەمێنێتەوە کردەوەی ئێوەیە. وریابن کە لە ڕۆژی قیامەتدا باری تاوانەکانتان قرس نەبێت. ئادونیا ئایا بەڕاستی خودای گەورە مردووەکان لەو دنیا دیسانە زیندوو دەکاتەوە؟ ئەوەی ئێسکە پووکەکان چۆن دیسان دەژینەوە؟ ها ئاخر بە چ شێوەیە؟ هەروەها کە تۆ لەم دنیادا نەبووی و بە تۆ ژیانی بەخشی مەگەر ژیانی دووبارەی سروشتش پاش مردنی لە زستانە نەدیوە ئەو بۆ هەر کامی توانایە. بزانن ئیمان بەوتن نییە. زۆر کەس هەن کە لە قسەکانیان یا لە ڕواڵەتیاندا ئیمان نابیندێ بەڵام دڵەکانیان پڕە لە ئیمان. چی خبره؟ یعنی چی؟ ام کاره چیه؟ معنای چی ام کاره؟ بابا دکلخه چی بوا؟ ها؟ بۆ کوێ دەچوون؟ بۆ بەشداری لە کۆڕی مەسیحیەکان؟ بیانگرێن! ئەمە چ کارەکەیکەن؟ ئێوە پرسیارتان کرد ئێمە کەین؟ هەر کەس کە هەن ببن بیانگرێن! بەمدان ئەمە درۆژکەی خاوەنشکۆ ماکسیمیلیانە وشە خاتوهێلێن کچی فەرماندارەکە لەگەڵ منە. گالوس بەڵێ شتێک کۆماوە ئەمانە چیان دەبن؟ درود بۆ خاتوهێلێن. ڕێگرەکان لە قەبرستان کۆبوونەتەوە ئێرە ناهێم ناخاتوو. ڕێگرەکان؟ کۆچی ماتەلن قۆڵ بەسەنکەن. خاتوهێلێن کچی خاوەنشکۆ دیۆکلێتیانوسن. درود بۆ خاتوهێلێن. داوای لێبوردنتان لێ دەکەم. دەکرێت بفەرمون بۆ شۆ دەچن؟ جۆرە پرسیار دەکەن کە دەڵێی تێپەڕین لە دارستان قەدەغەیە. لە تاوان من خۆش بن خاتون. هەرکێکی گرانیان لەسەرشان داناوین. هاتنی ئیمپراتۆر نزیکە. بێشەرمی بەسە لەگەڵ من قسە بکە. تۆ پلۆپایەکی وات نییە کە لەگەڵ کچی خاوەنشکۆ دیۆکلێتیانوس قسە بکەی. ئەم ڕێگایە بۆ کوێ دەڕوات؟ یان ئێوە نازانن؟ ئەگەر بمزانی بایە لە تۆم نەدەپرسی ئەم ڕێگا بۆ کوێ دەچێت؟ قەبرستان. قەبرستان؟
ڕێگای ئەوەی ڕقیم لەکەم لایە خەتوهلێن بۆ دیتنی هاوسەریان دەڕۆن بۆ ئەوێ خاوەنشکۆ مەکسیمیلیان چوونەتە سەردانی ڕایەتەکان هەر لەم ڕێگا و کاتون بگەڕێنەوە لەبەر دوی ڕێیانەکەدا بەرەو ڕاست بڕۆن بەمە دەڵێن وەڵام ڕۆنە ئەولاوە دەتانەوێت چەند کات بووە پاراستان لەگەڵ نابنێرم نا نیازێکمان نییە هی یارمەتی بدەن دەور لێراتەوە وەڕێکەوین بڕۆن بڕۆن ڕێکەوان زان دەنگێکی نەویست نا دەنگێکرێت نا نا تێراوێژەکە ئامادە بن ئامادە بن ڕوو لەوان بێندەن ڕومیەکان سەربازانی ڕومی سەربازانی ڕومی هێرش بەرن هێرش بەرنە پێشەوە بڕۆن بڕۆی کێ کوژە بیانگرێ تیرا پێوەنێ هێرش ڕۆن بڕۆن دەی بڕۆن پێشەوە لەگەڵ براکانت وا بجوڵەوە کە پێت خۆشە لەگەڵ تۆ بجوڵێنەوە لە کاتی تووڕێیدا تووڕێی خۆت ڕاگرە خراپەکانیان بە خراپە وەڵام مەدەوە چونکە ئەمە شێوازی خراپترین جانەوەرانە ڕومیەکان هاتن برو
حسنبران زوبن تورا دنیا کامەیە لە تۆی پرسی ئادونیا کامەیە؟ ئەی سۆڵۆری پیت ئارام بە کەوایە ئەدونیای مۆبایلێغ ئەتۆی ماقوڵانە لەگەڵی بجوڵێنەوە خەزنەیەکی زۆر پڕبایخە بێگومان لەبەر ئەم کارە خەڵاتێکی باشمان پێدەدەن وەرن بیبەن بڕندەی برو وشار بکەن دەرنەچێت ئێدی نیازێکمان بە تۆ نییە بڕۆن بە بیان هێنن ڕۆنە پێش ئەی زوبان ئەو ترساوە دەزانم ئەشکەنجەی زۆر کراوی ئەگەنا هیچ قسەیەکت نەدەکرد خدای گەورە بتبەخشێ ئەمنیش ببەخشێ کە ئەتۆم تووشی ئازار کرد ڕۆن بەمۆسن وەرە دەکەوین وەرەکەون برۆ ڕۆ پێش برۆ ڕۆن هەڵوەستا ڕۆ پێش زووتە
بیکەنەوە. سڵام لە خاوەنشکۆ. جەنابی تێلمیخا لە ماڵن؟ لە ماڵم فەرموو. سلام کچم، بابل لە ماڵە؟ بەڵێ. چ بووە یومانیس؟ ئادونیایان گرتووە. خدای گیان، ئادونیای پیاوچاک؟ ئەخ. دەبێ کارێک بکەین. وا بزانم کار لە کارترازا بێ. بریا ماکسیمیلیان لێرە بایە. مەگەر ئەو نەیدەزانی کە ئەمڕۆ ئادونیا مەسیحیەکانی بۆ کۆبوونە و بانکێشتن کردووە. ئەگەر زانیبای خۆ نەدەڕۆیی. بەهەرحاڵ دەبێ حەولی خۆمان بدەین. لعنەت لەم ئیمپراتورە کەم گشتە مرۆڤە دەبێ بنە قوربانی پێ و قەدەمی نێوانبارەکیە و هەواڵگەلێکی خراپم بۆ ئاغایان هەیە. درود بۆ خاوەنشکۆ. ئێوە شاگەدارن؟ جنابی یومانیس لێوێ بوون. دەی چی بووە؟ جگەل لە چەند کەس کە هاوڕێی من لەوێ هەڵاتن باقییان قۆڵبەست کردن. تەنانەت ئادونیاش؟ یای سەبنی مەریەم. کاری بکەن، بۆ لێرە ڕاوەستاون. لە کەسێک کارێک بەرنایە. جگە لە دیۆکلیتیانوس چ کەسێک دەتوانێت فەرمانی ئەو هەڵوەشێنێتەوە؟ من ئەم فەرمانە هەڵدەوەشێنمەوە چونکو ئەو دەبێ ئادۆنیا ڕزگار کات. ئەزانی دەڵێ چی هێلێن؟ بەڵێ بە کوژانی خاتونە هێلێن هەموو کارێک جێبەجێ دەبێ. هەم ئادونیا ڕزگار دەبێت هەم باقی مەسیحەکان. بەڵام مردن باشتر لەم ژیانەیە. ئێوە ئەم ژیانە لە مردن بە باشتر دەزانن؟ ئەگەر بە مردنتان هەنگاوێکی بە کەڵک هەڵدەگرن عیبێکی نییە. بەڵام وا دەزانن کە بابتان جۆ بۆ قسانەیەوە دەدا؟ یانی ئێوە ئەو باش ناناسن؟ یا ئەگەر بزانێ بیر و باوەڕیەوە چییە؟ بێشک تاوێک دەرفەتان پێنادا. ئەی بێدەنگ بین و شایەتی مردنی دۆستانمان بین؟ نا سەبرکەن تا مەکسیمیلیان بێتەوە پاشان بڕیار دەدەین. منیش دوورادوور قازی دەناسم. خۆی بە قەرزداری من دەزانێ. هیوادارم بتوانم کارێک بکەم. من دڵنیام کە دەچۆ قەبرستان، بەڵام بە دیتنی سەربازان قسەی خۆی گۆڕی. حازری شایدی بدەی؟ شایەتی؟ دەچوو؟ لەلای ئیمپراتۆر. وتەن ئیمپراتۆر؟ بەڵام ئەم شایەتانە دەتوانێت؟ ئەرێ کاتی شایەتیەکان زۆر بوو بە کەڵک دەبێت. من قسەگەری دیکەشم هەیە وا باڵگەگەری دیکەشم وەدەست خستووە. کاتێ مەکسیمیلیان من دەخاشتا تۆ پاداشی خۆت وەردەگریت. من دۆستیان لەبیر ناکەم. هەرچی وەک فەرموون. من دەبێت لە ئاهەنگی قوربانی ئەمڕۆدا بەشداری بکەم. دیۆکلیتیانوس دەیەوێت بۆ دوورکردنەوەی مەترسی لە ئەمپراتور بۆ ئاپۆلۆ قوربانی بکات. هەواڵی قۆربەستکردنی ئادونیاش بەوە دەم. تۆ بڕۆ سەرواخت ئادونیاوە. ئەو دەبێت قسە بکات. زۆر شت دەزانێت. تەنیا ئاگادار بە نەتبینە. بەسەرچاو قوربان. هەمیسان مەکسیمیلیان نامێنم. وا بزانن چوونەتە سەردانی ڕایەتەکانی دەوروبەری شار خاوەنشکۆ. وە بزانم دەیەوێت لە هێمنایەتی ئەوەیەکانی سەر ڕێگای جەنابی ئیمپراتۆر دڵنیا بێت جەنابی دیۆکلیتیانوس.
ای خدای گەورە و بەهێز هەرچی هەیە دەیەنێ قودرەتی خدایە بەتەواوی خدایان لەژێر چاودێری تۆدان ای خدای گەورە ئەمە پشت و پنامان لە تۆیە ئێستا ئەمەش قوربانی بەندەی تۆ خاوەن شکۆ دیۆکلیتیانوس نوێنەری جێگری جەنابی ئیمپراتور کە بەڵێنی داوا پێشکەشی بکەین. ئەی خدای گەورە، ئەی ئەوەی کە باقی خدایان لە هێزی تۆ لە زەبری قەمچیەکانت هەراسانن، ئەی خدای هەتاو پاش ئەمە من بخەرە ژێر دەسەڵات و لایەنگری خۆتەوە و من بە سەگگەری زەلام و دڕ ئەتۆ خۆشحاڵ دەکەم وەکە هەنی مەعبەدی دولفی لە زێر و زێودا نقم دەکەم. ئەی ئاپۆلۆنی بەهێز بە پێشکەشکردنی ئەم قوربانیە داوا لێ دەکەم کە سەردانی ئیمپراتوری بەڕێز لە مەڵبەندیەمەدا لە مەترسی دوورکەیتەوە و لە خراپە و نالەباری بیان پارێزی. هەڵیکەن ئیمپراتور زۆری نەماوە وریا بنکار نیوتەواوەکان تەواو بکرێت. بەڵێ خاوەن شکۆ. خاوەن شکۆ مزگەرم هەیە ئادۆنیای مۆبایلە قۆڵ بەس کرا. ئافرین ئافرین بۆ تۆ جولیۆس. درود بۆ ئاپۆلۆن کە بە زوو نیازی قوربانی کەرانی هێنایەتی. ئێستا لەکوێیە؟ لەژێر ئەشکەنجەدا خاوەن شکۆ ئەوە بێگومان ناوی زۆر کەس دێنێت. عدالەتی ڕوومی لەبیر مەبنەوە ئەو دەبێ محاکمە بکرێت بەر لە محاکمە نابێت سزا بدرێ. بڕۆ. ئێمە دەتوانین کارێکی بۆ بکەین؟ ئیمکانی نییە مەگەر بە مەرجی ناسران و کوژران. من حازرم بە بایی جانم ئەو ڕزگار بکەم. کوژرانی هەرکام لە ئێمە ناسرانی ئەوی دیکەی بەدوادایە. لە حاڵێکدا ئێمە هەم هەلومەرجەمان بۆ ڕۆژی پێویستە. بەم حاڵەشەوە دەبێ هەوڵی خۆمان بدەین. بەڵێ بەڵێ بڕۆین بڕۆین.
بەم لەشە لاوازەوە چاک خۆ ڕاگرتووە بەڵام لە ئاکاما چی؟ ئاشکەنجێم قسانەی بۆ نییە یا دەبێ کۆڵ بدەی و هەرچی دەپرسیم بیڵێی یان دەبێ بمری. کەسانێک لە مردن دەترسن کە مردن بە کۆتایی ڕێ دەزانن لە حاڵێکدا مردن بۆ من سەرەتای ڕێگایە. بەڵام تۆ بەر لەوەی ئەم ڕێگایەت دەست پێ بکەی نێوی چەند کەس دەبەی بڕۆ ناکەی؟ ئامادەم مەرج لەگەڵ بکەم. مەرج بکەین؟ بێگومان تۆ ئەم مەرجە دەدۆڕێنی. بەڵام من دڵنیام کە مەرجە دەبەمەوە. من دەتوانم تۆ ناچارکەم کە من زووتر بگەینیتە مەنزەڵ و لەم بەندی خانەی تاریکە ڕزگارم بکەین. من هەم دەتوانم تۆ ناچار بە قسەکردن بکەم هەم ناچار بە قوربانی کردن بۆ خوداکانی ڕۆم. يا مريم مقدس يا ارمتي بدا يا ارمتي بدا من ئامادەی قوربانی بوونم بەڵام نەک بۆ بتەکانی ئێوە. من خۆم لە دەرگانەی خودای تاقانەدا قوربانی دەکەم. يا عيسى مسيح يا مريم يا عيسى مسيح يا مسيح بدا يا مريم المقدس يا عيسى مسيح يا المسيح بدا يا عيسى مسيح قسەیکی نەکرد؟ هێشتا نا چەند جار لە ژێر ئەشکەنجەدا لەسەر خۆی چوو بەڵام هێشتا هیچی نەکردووە. ماتیوس لەگەڵم وەرە. ئاگات لێبێن نەمرێت. من دڵنیام کە ئەو زۆر شت دەزانێت. بڕۆین. ئاو چەندە شیرینە. چ شتێ شیرینە؟ ئەمە کە مرۆڤ ژیان بە سڵامەت تەواو بکات وە چەندە شیرینترە کە مردن بێت و
مرۆڤ ئیمانی خۆی لەگەڵ هیچ شتێ نەگۆڕێتەوە. درێژە بدەم قوربان؟ نا ڕەنگە بمرێ. تۆ لە ئاسن ساز بووی پیاو، بەڕاستی خوددا چی بە تۆ داوە کە بەم چەشنە بۆی فیدا دەبی. وەرن بیبەنەوە بەندیخانە. وەرن.